دڵا بە هیوای گردن پڕخاڵان دڵا بە هیوای گردن پڕخاڵان خۆتمەدا لە تیر موژەی چاوکاڵان ئەیوار 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 ئاخ کەسی بابە سەیری گوڵێ بکە لە عەشقی دڵدار یەخەی خۆی دڕی دای بە قەچڵدا لە دیدەم دەم خۆش خەندەخان زۆر سپاس خۆشەویستان فەرموون لەگەڵ دیدارێکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم خەندەخان خۆشەویستان ئەم بەرنامەیە تایبەتە بە لێدوان و قسەکردن لە سەر شیعرەکان و ژیاننامەی شاعیرێکی بەرزی کورد کە ناوی شێخ سەلام کوڕی شێخ ئەحمەدی کوڕی شێخ عەبدولکەریمە کە نازناوە شیعریەکەشی هەر شێخ سەلامە بۆ ئەم بەرنامەیە بەڕێز پرۆفیسۆر فازیل مەجیدمان بان کردووە بۆ لێدوان لەسەر شیعرەکانی شێخ سەلام لەگەڵ هونەرمەندی ئازیز کاکە ئاریان جەلال بە ئامێری گیتارەوە بەشدارە لەگەڵمانە دکتۆر پرۆفیسۆر گیان بەخێر بێیت بەخێر بێت دکتۆر گیان بەخێر بێت کاک ئاریان بەڕێز دکتۆر فازیل مەجید بێگومان ئێمە وەکو سەرەتایەک حەزەکەین کە چەند وتەیەک یا کورتەیەک لە ژیانی لەبارەی ژیانی شێخ سەلامەوە بزانین. زۆر سوپاس ئارن ئەم پیرۆزبایتان لەکەم بەڕاستی ئەم بەرنامانە زۆر پیرۆزن کارێکی زۆر باشە بۆ ناساندنی هەندێک شاعیر کە بەڕاستی لە نای ئەم نەوە نوێ ئاشنانین ئێوە کاریشی باشەکەن کە ئاشنایەنەکەن بە شاعرانی ئێمە چونکە ئەو شاعرانەش مافی خۆیانە کە ڕۆژانێک خزمەتی ئەم میلەتەیان کردووە ئێستا لایەن نەوەنوێکانی شەو بناسرێن. شێخ سەلام وەکو جەناوت فەرمووت کوڕی شێخ ئەحمەدی شێخ عەبدولکەریمە لە خێزانێکی ئاینی لە ناوچەی شارە زۆر بە تایبەتی لە دێی عازەبان کە سەر بە ناحیەی وارماوای سەر بە قەزای هەڵەبجەیە لەدایک بووە لە ساڵی 1892دا هەر لە سەرەتاوە خراوەتە بەر خوێندن دیارە خوێندنی ئاینی بۆ پێی کە ئەمان لە خێزانێکی ئاینی بوون بۆ مامۆستای بۆ ژیراوە و لە مزگەوتە وەکو فەقێ خوێندنی تەواو کردووە و دواتر لە هاتۆتە شاری سلێمانی و لە سلێمانیش قۆناغەکانی تری خوێندنی تەواو کردووە و بۆ خوێندن زۆر شوێن گەڕاوە لە بینی سلێمانی و ناوچەکانی تری سلێمانی و تەنانەت بۆ بەغاو بۆ زۆر شوێنی تر پاژماوەی ژیانی لە شێوەی فەرمانبەرە لە دایرەکانی کوردستانە و بە تایبەتی لە سلێمانی بە فەرمانبەری بردووەتە سەر و ئەوەی کە کردوێتی شێخ سەلام یاداژنامەیەشی نووسیوەتەوە لەو یاداژنامەیە هەرچی کارەسات و ڕوودا و بەخۆشی و ناخۆشی و بە شێوەیەشی ڕاست و دروست لە سەردەمی مناڵیەوە هەتاو قۆناغەکانی خوێنی و هەتاوەکو ئەو کاتانی کە خانەنشین ئەبێ لە ساڵی 1954-55 و دوای ئەوە ئەگەڕێتەوە ئەچێتەوە بۆ دێکەی خۆیان و لە دێکەی خۆیان خەریکی کشتتوکاڵە بێت و خەریکی نووسین و یاداژنامە و شعر و ئیتر ئەوەی کە پەیوەندی هەیە بەلایەنە ڕۆشنبیریەکەی خۆیەوە و ئەوەی کە دیارە ئەم شێخ سەلام کارێکی زۆر باشی کردووە یعنی ئەو کەسەی کە بیوێت لێکۆڵینەوەیەک لەسەر شێخ سەلام بکە هەموو ژیانی شێخ سەلام بە ئامادەکراوی بە شێوەیەکی ڕاست و دروست لەبەر دەسایەتی بەبێ کە موزیا هەتا کارە ناشرینەکان یا خراپەکانیش کە بەسەری هاتووە هەمووی بە ڕاست و دروستی نووسیوە هەتا ئەو ڕۆژەی کە تەقاوت بووە یعنی خانشین بووە و دواتر چۆتە دێکەی خۆیان و کۆتایی ژیانیشی لە دەی دۆڵان بەسەر بردووە لە ناوچەی قەراق تەنانەت تاوەکو ساڵی 1950 وفات دەکات لەو شوێنە
وا ڕێەکەوێ ئەو کاتی کە ئەو وەفاتی تیاکە بەفرێکی زۆر ئەبارێت هەچەنەکەن ڕێگا نابێت بژێنەوە بۆ سلێمانی لە دیوەخانەکەی خۆیان ئەینێژن بۆ ماوەی 40 ڕۆژ. دوای ئەوە ئیمجا کە بەهاریە دیاکوت هەوا خۆشە بێت خەڵکیشی زۆر لە سلێمانیەوە ڕۆشن کە سوکارەکەی و ڕۆشن بیران و خوێندوار و ئیتر قوتابیان و هەموو ئەو کەسانە ئەچن بە پیرێ و لە دەی دۆڵانەوە ئەێنەوە بۆ سلێمانی و لە گرد سێوان بەخاشی ئەسپێرن. دکتۆر گیان ئەگەر بینە سەر زمانی شعری شاعر و ئایا شاعر سەر بە چ قوتابخانەیەکی شعری بووە؟ شێخ سەلام لە خۆناغێکە پەروەردە بووە یاخود دەستی کردووە بە شعر نووسین و ژیانی شاعرێتی ئەو کاتە سەردەمی کلاسیشیەت بووە، یعنی شعری کۆن بە شێوازە کۆنەکە شعر نووسین هەبووە. بەڵام شێخ سەلام کەوتۆتە خۆناغێکەوە کە خۆناغی گواستنەوەی پێڵێن، یعنی لە شعری کۆنەوە لە کلاسیشیەوە بۆ نوێ لە کلاسیشیەوە بۆ ڕۆمانتیشیەت. لەبەرەوە شێخ سەلام سەرەتاکانی ژیانی شاعرێتی بەو شێوازە کۆنە شێعرەکانی نووسیوە کە شێوازێکی دیارە بە شێوازی عەروزی عەرەبی و زمانێکی تێکەڵ لە عەرەبی لە فارسی. بەڵام دوایی کە وردە وردە ژیان بەرەو پێشەوە ڕوا و کۆمەلگا بەرەو پێشەوە ڕوا و باری ڕۆشنبیری میلەت بەرەو پێشەوە ڕوا، شێخ سەلامیش ئاشنایەتی پیاکە لەگەڵ یەکێکی وەکو گۆرانە، لەگەڵ مامۆستا برای مەحمە، لەگەڵ ئەحمەدی موختاربەژی جافا، لەگەڵ ئەو شاعر و نووسەرانەی ئەو سەردەمەی خۆیان و لەوانەوە زیاتر فێری ئەوە بێت کە هەنگاو بنێ بەرەو پێشەوە و وردە وردەواز لە کلاسیشیت بێنێ و بەرەو ڕۆمانتیشیت بڕوا. ئەوی ژوە ئەخوازێت کە ئیتر زمانە شعرەکەشی پاک بکاتەوە، وردە وردە لە زمانە تێکەڵەکەەوە بەرەو زمانێکی باڵێن کوردی پەتی هەنگاو ئەنێت و شعرەکانیشی بە زۆری ئەکات بە شعری شێوازی پەنجەیانی واز لە مەسەلە عەروزەکە ئەهێنێ. بەڵام ئەوەی کە دەرکەوتووە شێخ سەلام هەتا کۆتایی ژیانی هەر بۆ شێوازە شعری نووسیوە، یعنی هەندێک جار گەڕاوەتەوە سەر شێوازە کۆنەکە و هەندێک جاریش بە شێوازی زۆر نوێ وەکو شاعیرەکانی سەردەمی خۆی شعری نووسیوە بە کوردیەشی پەتی جوان و شعرەکانیشی هەمووی ڕنگانەوەی ئەو سەردەمەی کۆمەلگای کوردەواری بووە بە شێوەیەکی گشتی. پێم خۆشە کاک حەمید ئەگەر بتوانێ نمونەیەکی شعری شاعرمان بۆ بخوێنێتەوە. بێگومانم شعرە چێکە لە شعرە تایبەتەکان شکۆی وا بزانم هیچ شاعرێکی کورد لەگەڵ چیایە قسەی نەکردووە. بەڵێ ئەمە تاکە شاعرە شعرە مۆنۆلۆگە بەناوبانگەکانی شعری گفتوگۆی ملەکەوە. ئەی ملەکەوە بۆچی داماوی، بۆچی واکەوە و شین هەڵگەڕاوی، بۆ ڕەنگی خاچی لە ڕوود بڕاوە، بۆچی سەوزەجات لێ نەڕواوە، بۆچی ئاوەڵ و شیوەڵ و دۆڵی، بۆچی بێدەنگی، بۆچی وا چۆڵی، کوا سروە و شنە و کزەی شەماڵت، کوا هاژە و تافەی ئاوی قەتپاڵت، جوابم بەرەوە تۆ بەدەست و برد، شاخی سەربەرز و قەڵای قەومی کورد، زۆر بە کەساسی شاخی کۆنە ساڵ، جوابی دامەوە بە زمانی حاڵ، شاخێکی بەرز و سەوز و سەخت بوو، پڕ گوڵ و نەسرین پڕ لە درەخت بووم، قەزوان و مازوو بەڕوو ڕەشەدار، وەڵگ و کێکڤ و فیڤڵ و چنار، هەموو چین بەچین بەڕیز لە داوێن، بە هەوای نەسیم وەک عەتری خاوێن، باوەشێنیان بوو لە خوار و لە ژوور، لای من بوو ئاوی حەیاتی مەشهوور. دەم خۆش کاک حەمیدگیان، دەست و پەنجەی تۆش خۆش کاک ئاریانگیان. بەڵێ من بێگومان شێخ سەلام وەکو زۆربەی شاعیرانی سەردەمی خۆی لەوانەیە بە شێوەی تریش بە شێوەی فعلیش بەشداری لە خەباتی کوردایەتیە هەبووە و پەیوەندی تایبەتیشی لەگەڵ شێخا هەبووە
هەندێک حاڵەتی تایبەتی شێبەهەی بۆ لەگەڵ شێخە کە بڵێ دڵیان لە یەکتری شاوەیە عادسبوون لە یەکتری بێگومان ئەم قۆناغانە وەکو کوردایەتی شێخ سەلام خۆی وەکو خەباتی لە خۆ پیشاندانەکان و لە شەڕەکانە حەزەکەم ئەگەر بەڵێ شێخ سەلام هەستێکی نەتەوایەتی بەرزی هەبووە بەڕاستی یەکی بۆ لەو شاعرانی نەک تەنها بە شعر بە قەڵەم خەباتی کردووە بەڵکو وەکو خۆشی وەکو تاشێکی کۆمەلگاکە هاوبەشی هەموو ئەو بزوتنەوە نەتەواتیانی کردووە کە لە سەردەمەکەیەوە لە کاتی ئەوە ڕویان ناوە بۆ نمونە هاوبەشی هەموو شەڕەکانی شێخ مەحموود کردووە لە شەڕی ئاوباریکە هاوبەشی کردووە بۆ نمونە شێخ سەلام بووە بەهۆی ئەوەی کەوا دوو کۆمەڵە دروست بکات کۆمەڵەیەشیان پێوتێ کۆمەڵی خۆی بوون و کۆمەڵەیەشیان کۆمەڵی زەردەشت ئەم دوو کۆمەڵەیە ئەگەرچی ئەگەرچی ئەم دوو کۆمەڵەیە بە وا دیار بوو کە ئەمە کۆمەڵێشی ئاینی بن بەڵام لە حقیقەتە ئەمانە نەتەوەیی بوون و کاریان ئیشوکاری نەتەوایەتی بوو لەبەر ئەوە بەڕاستی یعنی حتا لە دوای ئەوەی کە پێیزانرا هەوڵیان ناکە بیگرنەوە بوو ڕای کرد یعنی شێخ سەلام نەک هەر وەکووتمان بەکردەوە بە قەڵەم و بەکردەوەش هاوبەشی حتا هاوبەشی شەڕی بەردەی سەرای کردووە و شعری هەیە بۆ ئەو بۆنەیە کە با بڵێن لە شەڕی بەردەی سەرای باسی کوشتن و قەڵەشۆکردنی ئەو خەڵکە کاتکەوە خۆپیشاندانیان کردووە لە 6 ئەیلولی 1930 وە شعرەکانیشی بە شێوەیەشی گشتی ئەگەر سەیری بکەیت زۆربەی هەرە زۆری بۆ مەبەستی کوردایەتی و نەتەوایەتی و نیشتمان پەروەریزی تەرخان کردووە یعنی ئەمە ڕەنگانەوەی ئەو وەزع و باروزروفەیەکەوە شێخ سەلامی تیاژیاوە وە شێخ سەلام هەمیشە لەگەڵ کەسانی ئازادی خوا و لەگەڵ کەسانی پێشکەوتن خوازە شان بە شانی ئەوان خەباتی کردو و هەوڵی یاوە کە میلەتەکەی بەرەو پێشەوە بڕێت و یەکێک بووە لەو شاعرانی کە زۆر هانی خەڵکی یاوە بە تایبەتی بۆ خوێندەواری هانی خەڵکی یاوە بخوێنن چونکە پێی وا بووە کە لە ڕێگای خوێندنەوە ئەکرێت بەسەر کێشە و گرفتەکانی لە ناوچە شار باژێر قوتابخانەی خۆی کاتەوە بەڵێ کە شعرێکیشی هەیە بەڵێ دکتۆر گیان شاعر جگە لە نووسینی شعر ئەزمموی نووسینی تری هەبوو وەکو بەخشان بەڵێ شێخ سەلام تەنها شاعر نەبوو تەنها لە زۆر بواریکەیە کاری کردووە یعنی ئەوەی کە زۆر گرنگە بەلای منەوە کاری تیا کردووە کاری وەرژێڕانە شێخ سەلام هەموو چوارینەکانی خیامی شاعری وەرژێڕاوە سەر زمانی کوردی بە شێوازێک وەرژێڕاوە کە مرۆڤ هەست ناکات کە ئەمە وەرژێڕان بێت چونکە شێخ سەلام بەڕاستی زمانی فارسی زۆر باش زانیوە و بەو پێ توانیوێتی لەگەڵ ئەوە کە بۆ نمونە گۆرانی شاعر چوارینەکانی خیامیان وەرژێڕاوە سەر زمانی کوردی هەژار موکریانی چوارینەکانیان وەرژێڕاوە سەر زمانی کوردی بەڵێ بە زۆربەی هەرە زۆیان بەڵام هیچ یەشەی لەوانە نەیانتوانیوە لە شێوازی شێخ سەلام تێپەڕێنن بۆ نمونە من ئەتوانم نمونەیەکی شعری شێخ سەلام لەو وەرژێڕانە لەو چوارینانەی خیامتان بۆ بخوێنمەوە ئەمە نمونەیەکی گۆرانە گۆران ئەڵێن لە بەهشت حۆری جوان هەیە مەی و هەنگوینی سپی شان هەیە بۆ جیاپەرستی مەی و مەینۆشی نەکات مادام ئەنجامی کار هەمان هەیە هەژار موکریانی ئەڵێت بۆ هەمان ئەو چوارینەیە کە وەرژێڕاوە بیستومە بەهشتێ هەیە حۆری تایە ڕووباری شەرابی پاشی پێدا دەڕوا من لێرە مەی و یارێک پیاکەم چ دەبێ دەستکەوتەکە هەر یەکن بە هەردوو لا ڕیا یعنی بەڕاستی هەستەکەیت لە وەرژێڕانەکەی گۆرانی شاکە کەسایەتیشی دیار و زمانزانێکی زۆر باش و ئەویش زمانێکی فارسی زۆر باش زانیوە نەختێک با بڵین ئاڵۆزی هەیە لە وەرژێڕانەکە کەچی شێخ سەلام هەمان ئەو چوارینەی وەرژێڕاوە ئەڵێت
ئەڵێن لە بەهەشت حۆری و غلمانە شرابی ئاڵ و هەنجوینی ئاڵە شانە نان ئەو نانەیە ئەمڕۆ لە خوانە بۆ خۆم هەڵگرم بۆ ئەو زەمانە یعنی هەست دەکەیت یعنی مرۆڤ ئەچێتە ناو شوارێشکەوە لەگەڵ یا و واتاکەی لە سەد قوبوڵەکات کەواتە ئەتوانین بێزگە لەوەش تەبان چیرۆشی نووسیوە هەندێک لایەنی تریشی بەڵێ یامەنە یا هۆقە بەڵێ هەندێک شتی فۆلکلۆری کۆکردوەوە وەرجێڕاوەتەوە جایتر بە شێوازی ئەدەبی نووسیوێتەوە ئەمەی چوارینەکانی خیام یعنی ئەوە ئەڵێم جگەلەوەی کە شێخ سەلام هەموو چوارینەکانی کردو بە کوردی هەموو چوارینەکانی کردو بە کوردی بە کێشی دەبڕگەی پەنجەی کوردی خۆمان کە ئەو کێشە زۆر ئاشنایە بە مێشک و زهنی کەسی کورد لەبەرەوە لە هەموو وەرجێڕانەکان زیاتر چۆتە ناو ڕاز دەفەرمێت خەڵک ینی گەنجانی سلێمانی بە تایبەتی زوروی هەرە زۆری چوارینەکانی خیام ئەو وەرجێڕانی شێخ سەلامیان بەدڵ بووە و لەبەریان کردو ئێڵێنەوە لە کۆڕ و کۆبوونەوەکانیانە بەڵێ دکتۆرگیان شاعر دەخان شعری چاوەڕوانیمان بۆ خوێنیتەوە ئەگەر کاک هاریان ئەو کار بێ شێخ سەلام لە شعری چاوەڕوانیدا دەفەرموێ پێیوتم تۆ چاوەڕێ بە دوای سەعاتێ دێمەلات ئەم ساعتە چەند درێژە چی بوو هەردوایی نەهات من دڵم لای تۆیە بەخوا لێی بپرسە تو خوا ڕۆح لە بەروادەی وساڵ چاوەڕوانە دەرنەهات تیرە تیرە جەمعی میلەت هات و ڕێی دیلی بڕی کوردی بێچارە بەجێمە کەوتە ڕێی هات و نەهات پڕ بە پێ زنجیری دیلی تەوقی زیلەت پڕ بەمل گەر زمانم بۆ بچەرخێ باسی ئازادی ئەکات قەدی سەروم گرتە باوەش دەمبەرم بۆ ناودەمی زۆڵفەکەی ئاڵا بەملما مالی سەرچەشمەی حەیات خوا ئەزانێ من بەڕەنگێ عاشقی ڕوخسارتم لەتلەتم کەن بمکوژن هەر نائیلاجم بێمەلات بەڵێ دکتۆر ویستم باسی ئەوە بکەم کە پەیوەندیەکی پتەوی لەگەڵ شێخ مەحمووە هەبووە تەنانەت خۆی نامی بردووە بۆ شێخ مەحموو و ماوەیەکی لە شێخ مەحمووشەوە نامی بردووە بۆ لە شێخ مەحمووشەوە نامی بردووە بۆ مەحموو پاشا و پاشای جاف بەڵێ بەڵام ماوەیەک تێکچووە لەگەڵ شێخا و دواییش پێک هاتوێتەوە حەزی ئەو تێکچوون و ئەوە دیارە لە هەموو کۆمەلگایەکە کەسانی ناحەز هەن و هەندێک شتیان لە شێخ مەحموود تێگەیان بوو کەوا گوایە شێخ سەلام دژایەتیەکە یاخود بە خراپە باسیەکات ئەویش فەرمانەکە بە گرتنی شێخ سەلام سزن نەکرێت ماوەیەکی زۆر تەنانەت ئەو کاتانێکەوە ئینگلیزیەنەوە سلێمانی و شێخ مەحموود سلێمانی بەجێ هێڵێ شێخ سەلام بە سجنکراوی ئەباد لەگەڵ خۆیان بۆ ناوچەی با بڵێن هەورامان و ناوچەی زێوێ 8 مانگ لەبەندا بێ یعنی هەر خۆشی نابێت کەسانی کەشی ڕۆشنبیر و کەسانی کەی ناسراوی سلێمانیشی لەگەڵا بێ کەوانی شەر گیراون لەگەڵیا دواتر کە ئەگەڕێنەوە سلێمانی ئیتر لێرە بەرە بێ پێ ئەچێت شێخ سەلام شعرێکی جوانی بۆ شێخ مەحموود نووسیوە و پێچێ ئەو شعرە کاریگەری هەبوو بێ و بوو بێت بەهۆی بەربوونی حەزەکەم ئەو شعرەتان بۆ خوێنمەوە ئەگەر بەڵێ ئەگەر کاک هاریان ئەو گەرمان بفەرموو شعرەکە ئەگەرچی بریتە لە 5 نیوە دێر بەڵام مەبەستی تەواو ئەیا بەدەستەوە کاکە شێخ ئەوەڵ بە حەقی خالقی جەباری تۆ دووهەمیش سەید بە تاجی شاهی دڵ سواری تۆ سێهەمیش یاشێخ بە جەدی ئەتهەری نازداری تۆ
چوارەمیش قوربان بە شاڵی سەوزی ڕەونەقداری تۆ بێڕق و شینەم لەگەڵتا بێڕق و شینەم لەگەڵتا دۆستم و خەمخواری تۆ. ئەم شعرە زۆر کار لە شێخ ئەکات و قەناعەتیشی پێەکات چونکە شێخ سەلام بە ڕاستگۆیی قسەکانی کردووە ئەبێتە هۆی ڕزگاربوونی لە بەردکردن. دکتۆر شێخ سەلام بە حکمیەوەی کە پەیوەندێکی پتەوی لەگەڵ زۆربەی ڕۆشنبیران و مێژنووسان و شاعرانی ئەو سەردەما هەبووە کە ئەوانە کۆچی دواییان کردومە کاریگەری زۆری کردو. شێخ سەلام و گەلێک شعری ماتەمنامەی زۆر جوانی بەشێشی باشی دیوانەکەی شێخ سەلام بریتیە لە شیوەن. شیوەن بۆ کەسایەتە یەکەم نزیکەکانی بۆ مناڵەکانی خۆی بۆ نمونە و دووەم بۆ یەژێک و حەمدی شاعر یەژێک و ڕەشید نەجیب ئەمە شیوەنێکی بۆ کردوون کە بەڕاستی یعنی واقعی ئەوانی هێناوەتە بەر چاوی خەڵک کە ئەمانە شایانی ئەوەن کە شیوەنیان بۆ بکرێت لە بواری نیشتیمان پەروەردیتیە بە تایبەتی کە باسی حەمدیەکە باسی ئەمین زەشی بەگەکات باسی ڕەشید نەجیب بکات باسی مارفچیا بکە حتا بۆ مناڵەکانی خۆی دەستێکی باڵای هەبووە لە شعری شیوەنە. جگە لەوەی کە شعری شیوانی کردووە ئەگەر بێنە سەر ناوەرۆژی تری شعرەکانی یعنی زوربەی هەرە زۆری شعرەکانی شێخ سەلام گزارش لە ژیان و ڕەفتار و هەڵس و کەوتی خۆیەکا لە ناو کۆمەڵگایە. یعنی ئەگەر شعرەکانی شێخ سەلام بخوێنیتەوە ئەتوانیت چمشێکی ژیانی خۆی لە ناو شعرەکانیا بەدەست بێنی بۆ ئەو کەسانی کە ئەیانوێت لێکۆڵنەوە بکەن لەسەر شعرەکانی جگە لەوەی کە شعری نیشتیمانی هەیە و شعری نەتەوەیی هەیە و شعری شیوەنی هەیە وەکو ئێستا باسمان کرد و گەلێ لە شعرەکانی تری ئیتر باسی سروشت دەکات جوانی سروشت و هەندێک شعری تایبەت کردووە بە باسکردنی خوێندن و خوێندەواری و هانانی مناڵی کورد بۆ خستنە بەر خوێندنیان بڵێ چونکە بڕوای وا بووە کە خوێندەواری کارێکی زۆر گران و گرنگی هەیە لە کۆمەلگای ئێمە بە تایبەتی کۆمەلگایشی دواکەوتوین و کە دوژمن هەمیشە ئێمە ئاوا بە نەخوێندەواری بێڵێتەوە. بەڵێ دکتۆریان ئەتوانین بڵین بەداخەوە شێخ سەلام یەکێک لەو شاعرانی کە زۆر زۆر کەم ئافرم شێخ سەلام یەکێک لەو شاعرانەی بەڕاستی ینی تشکی کەم خراوەتە سەر ینی بەدەگمەن لێرە و لەوێ وتارە یاد نووسینێک هەیە لەسەر شێخ سەلام. ئەوەی کە من بزانم تەنها ئەم نامەی ماستەرەیە کە ئەمەش خوێندکارێکی من لە ساڵی 2007 توانی نامەیەشی ماستەر کە ناوی ئاهەنگ شەفیقە نامەیەشی ماستەر بەڕاستی یعنی یەکێکە لەو نامانەی کە توانای ئەوەی هەیە شاعیر بە تەواوەتی بناسێرێ بە کۆمەلگای کوردەواری و ئەبێت بە سەرچاوەیەکی زۆر باش بە و کەسانی کە یانەوێ لێکۆڵێنەوە لەسەرم شاعرە بکەن. زۆر سپاس دکتۆر کاک ئاریانگیان ئازیزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی وێزگەی قەلەندەرخانە کە باسی شاعیر شێخ سەلاممانە کرد. ئەبێ دووبارە سپاسی پرۆفیسۆر دکتۆر فازڵ مەجید بکەم زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاسی کاک ئاریان بکەم زۆر سپاس و بە سرودی یەکێک لە سرودە جوانەکان کۆتایی پێنین بە ناوی وەتەن چییە؟ فەرمووی هەستە لە خەو ئەیلاوی کورد تێبکۆشە بەدەست و برد هاوارەکە دایکی وەتەن واجیانەدا پیایە بگەن خاک و گوڵ و گڵ و گیە شاخ و چەم و چڵ و چیە ڕەنگا و ڕەنگی کەژی سیە هاوارەکەن بە جیاجیە وا مەزانە خاکی وەتەن ئاو و گڵە و دار و دەوەن ئەم وەتەن و ئاو و گڵە پشت و ئەژنۆ و جەرگ و دڵە ئەژدادی تۆ شێرانی کورد کەڕێی ئەوە بە مەردی مرد مردن ڕزین بوون بەو خاکە وەتەن باوک وەتەن کاکە